35 ساڵی 634 سوپای مسلمانەکان بە سەرکردایەتی خالیدی کوڕی وەلید ڕۆمەکانیان شکاند و سنوورەکانی شامیان لێپاکردنەوە و وڵاتی شامیان خستە سەر قەڵەمڕەوی ئیسلامی. ناوەندی شەڕی نێوان مسلمانەکان و ڕۆمەکان شاری بوسڕای شام بوو. جەنگەکە لە کۆتاییەکانی خلافەتی پێشەوە ئەبوبەکری سدیق و 2 مانگ پێش خلافەتی عومەری کوڕی خەتاب بوو. ئەم جەنگە زیاتر ناو ناوبانگی خالیدی کوڕی وەلیدی لای دۆست و دوژمن بەرزتر کردەوە. 35 ساڵی 1837 دوای تەمەنێک لە جیهاد و ڕوبەڕووبوونەوەی گەلی تێکۆشەری جەزایر دژ بە فەڕەنسیە داگیرکەرەکان سەرکردەی هەردوو لە میر عەبدولقادری جەزایری و تۆماس ڕوبێر بیجۆ پەیماننامەی هاوکاری تافتایان لە نێوان خۆیاندا مۆر کرد. ئەوەش بەهۆی شکان و هەرەسێنانی فەڕەنسیەکان هات بەدەستی جەزایریەکان و نزیکبوونەوەیان لە شکان و ڕوخان. لە پەیماننامەکەدا هاتبوو کە فەڕەنسا داندەنێت بە ئیمارەتی شێخ عەبدولقادری جەزایریدا و لە بەرامبەریشدا جەزایر بە ناچاری ڕازی بێت بەمانەوەی هێزە داگیرکەرەکانی فەڕەنسا لە وڵاتەدا. هەروەها فەڕەنسا دەستبەرداری 2 لە سەرسەی خاکی جەزایر بوو بۆ جەزایریەکان کە پێشتر داگیری کردبوو. 35 ساڵی 2015 بە بەشداری 706 ئەندام و دوای 14 ساڵ لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان سێمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێرگرێدا و ماوەی 2 ڕۆژی خایاند و بە شێوەیەکی دیموکراسیانی ئازاد ئەندامانی نوێی سەرکردایەتی هەڵبژێردرانەوە و بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرەش مامۆستا عەلی باپیر بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردرایەوە.